سڵاوتان لێ بێ کاکێ من گیان سەرەتا مەوێت جەژنە پیرۆزە لە تۆی ئازیز و لە سەرجەم مناڵە ئازیزەکان بکەم و هەروەها لە سەرجەم گەلی کوردستانیش بکەم. هیوادارم هاتنی ساڵی نوێ ساڵێکی خۆش بێ، ساڵی هاتنەدی ئاواتەکان بێ بۆ سەرجەم مناڵانی گەلی کورد. کاکێ من ئێمە خۆتە زانی شارە و شارە گەڕێ قوتابخانەکان نەگەڕین، بەڵام هەرگیز ماندوو نابین لە پێشکەشکردنی بەرنامە بە مناڵە ئازیزەکانمان. لەگەڵ تەواری هاوڕێم و ستافی مناڵانە هیچ کاتێک نەوەساوی ناشوەسی. ئەمانەوێ ساڵێکی پڕ بەرنامەمانە بێ، ساڵێکی پڕ خزمەتمانە بێ لە بەرنامەمانایە هەنێ بەرنامەی نوێ بێنینە ناو بەشی مناڵانی کورساتەوە و زیاتر خزمەتی مناڵان بکەین، بەڵام جارێ پێتان ناڵێن چیەکەین لەبەرەوەی ئێمە کاروانی کارەکانمان دوور و درێژ و بەردەوامە، بۆیە ئەمانەوێ سوپرایز بێ بۆ مناڵە ئازیزەکانمان. ئەم ساڵێکی تایبەت بوو بۆ ئێمە لەبەرەوەی کە ساڵێک بوو پڕ لە کار بوو، پڕ لە بەرنامەی تازە بوو، بۆیە بۆ گڕوتینەوە ئەم ساڵیش هەوڵێن کە بۆ ساڵی نوێ کۆمەڵی کاری زۆر جوانتر بکەین و کاری زۆر تایبەتتر بکەین. کۆمەڵی پلانی زۆرمان هەیە بۆ هاوڕێ جوانەکانم. یەکێک لە پلانەکانم بڵێم باسی کەم یەکێک لە پلانە باسی نەکردەوەمان زیتەڵە باسی نەکرد زیتەڵە من یەک دانیان بڵێم باشە. کار لەسەر ئەوەکەین کە گۆرانی بۆ مناڵان بکەین، وەک پێشتر کە چۆن کورسات کاری بۆ مناڵان کردووە کە گۆرانی تایبەتی بۆ دروستکردن، بۆیە ئەم ساڵیش هەوڵێن کە کار لەسەر بەهرەی مناڵەکان بکەین و بەهرەکانیان دەربخەین. ئێمە هەم مۆنتێرین هەم دەریێنەرین و لە هەمان کاتە ئیشی گرافیکی شەکەین، یعنی هەموو ئەرکەکە ئەخینە سەرشانی خۆمان بۆی جوانترین ئیش پێشکەشکەین. ئێمە هەوڵین کام ئیشە جوانە کام کارە جوانە ئەوە پێشکەشی خەڵک بکەین، یعنی ئەمانوێت لە چاوی بینەرە جوانترین شت بچێتە سەرشاشە و بینەر لێمان ڕازی بێت. من لێرە بێژەری ڕادیۆی دەنگی کورساتم. کاری ئێمە لێرە خوێندنەوەی هەواڵەکانە هەموو سەری سەعاتێک. هەواڵەکانی ئێمە کورتە لە 3 بۆ 4 دقە زیاتر نییە. سەرچاوی هەواڵەکانی ئێمەش کورسات نیوزە، لێوە هەواڵەکانمان وەرەگرین. زۆربەی کات ئێمە کۆتا هەواڵمان ئێمە هەواڵەکانمان 5 بۆ 6 دانەیە. کۆتا هەواڵمان تایبەت کردووە بە هەواڵێکی تەندروستی یاخود هەواڵێکی هوەری، هەواڵێکی دڵخۆشکەر کە باز لە شتێکی تەکنەلۆژیای تازاکات یاخود هەواڵێکی وەرزشی کە لە ناو خەڵکە ئەو ڕۆژە دەنگانەوەی هەبێت زیاتر ئاخر هەواڵمان تایبەت کردو بەوانە. من لێرە کارمەندی دەنگی سەوتم، ڕێخستنی گۆرانیەکان و چاکردنی هەواڵەکانم ئەرکە لەسەر سەرم. ئێمە کە لێرە کارەکەین شێوازی کارکردنەکەمانەوەی هەموو سەری سەعاتێک هەواڵمان هەیە کە لە مودەیەکی زۆر زۆر کورتە گرنگترین هەواڵەکانی ئەو ڕۆژاگەێنین کە تقریباً دەگاتە 3 دقە. دوای ئەوە گۆرانی هەتاوەکو سەری سەعات. لە حوتی بانی هەتاوەکو 12 نیوەڕۆ تەنها تایبەتە بە گۆرانی فۆلکلۆری کوردیەکان لێرە ئاڕات. لە 12 نیوەڕۆ هەتاوەکو حوتی سبەینێ تێکەڵەیەکە لە گۆرانی فۆلکلۆرەکان و هەرم گۆرانیە نوێنە. گۆرانی نوێەکانیش بە کۆمەڵی فلترات ئاڕوا ئەنجال لای ئێمە دابەزێ و پەخشەکرێت لە ڕادیۆکە. مانیتیانی ڕێک پێشدا بەشکردنی خەڵاتەکە قاتەکەی گۆڕی بێ باشکرا دیارە شتێکی تایە چۆن شتی وا بێت من ڕێگە بەوە نایە. بەنسبەت کاری ئێمە کە دۆبلاژەکەین لێرە پێش هەموو شتێ ئێمە ئەو درامانی کێتە لامان ئێمە لیژنەیەکمان هەیە پێش هەموو شتێک سەیریەکە بزانێ تا چەندێک ئەو درامایە لایەنێکی تربیوی زۆر باشیە هەم بۆ بینەر هەم بۆ کورسات. ئەوەی کە بۆ ئێمە زۆر زۆر زەرورە دراماکە هیچ ڕخنەیەک شتێکی تیانە بێت کە بۆ هەم بۆ بینەر خراپ بێ هەم بۆ ئەو کەسانە خراپ بێ کە ئەیانەوێ ئیسفادەیەک لەو درامایانە بکەن کە هەیە. هەڵبەتە ئێمە هەموو لایەنەکان وەکو یەک لێکەینەوە هەتاوەکو دراماکە موافقەتی ئەو لیژنەی کە سەیری هەموو دراماکەکەن کە لە چەند کەسێک پێیە هەموو لایەنەکان سێر ئەکرێ هەتا موافقەتی ئەومان بنێتەوە ئێمە ناتوانین ئیشی تا بکەین.